ئەو منداڵە قوتابیانە سەفەرێک دەست پێ دەکەن کە دەیان خاتە سەر بوارێک بۆ خوێندنی کاڵج و کارێکی بەداهاتیان لە داهاتوودا هەبێ. دانیێل شۆی بەسەر ئەو پرۆگرامە لە بەشی ئیست لێک لە ئاتلانتا سەرپەرشتی دەکات. بەبوونی بوارێکی باشی خوێندن دەتوانیت یەکەم دەرفەتی پۆل بۆ منداڵان و بنەماڵەکانیان بڕخسێنیت، خولی هەژاری نێوان وەچە تێپەڕ بکەن و جیهانێکی بە دەرفەتیان بۆ دابین بکەین. پرۆگرامەکە خوێندنی لە منداڵی ڕابۆ کالێز دابین دەکات و لێرە لە پۆلەکان بۆ منداڵی 3 ساڵی خوێندنی سەرەتایی ئاکادمی دەست پێ دەکات. ئەو پۆلە بۆ منداڵی کەم تەمەن تیشک دەخاتە سەر ئەدەبیات و مسۆگەری دەکات منداڵەکان هەتا پۆلی 3 بە باشی بخوێنەوە. لە دەمێکدا بۆ پێشەوە دەچن پێشکەوتنی ئەوان دەخرێتە بەرچاو بەردەوام دڵگەرم دەکرێن ئەو پەڕی هەوڵی خۆیان بدەن. ئەوان دەستنە هەمان قوتابخانەی دواناوەندی دراوسەکەیان کەوانەکانی باشی تێدایە و جەخت دەخاتە سەر مەتماتیک و زانست و تەکناڵۆجی. هەر ئاکامی جێگای سەرسوورمانە کە بینراوە ئەوەیە قوتابیانی ئێرە کە 500 پۆلی پێنجەمیان دیوە توانیان لە 95 ستانداردەکان وەک هاوپۆلانی خوان لە سەرانسەری وڵاتداوە دەست بێنن. ئەو پرۆگرامە لە نێو ئەو دەستپەشخەرانەی بە مەبەستی گەشەپێدان بۆ منداڵانە گەنجانەیە کە لە کۆمەڵێکی دەست کووردا دەژین. جەلیل سپەرمن لە نێو پرۆگرامەکەدا گەورە بووە. ئێستا پۆلی 11 و تیشکی خستۆتە سەر کارێکی ئەندازیاری کە لە داهاتوودا هەیبێ. هەز دەکەم هەبوونی بەرنامەی چالاکی زیاتری وەک ئەندازیاری هەڵپەرچێ و کاری گروپ یارمەتیت پێ دەکات. بڕیار بدەی ئێستا لە پۆلی دواناوەندی چی دەکەیت بۆیە کاتێک دەچی بۆ کۆڵێج پێشتر شتێک دەزانی کە دەتەوێت ئەنجامی بدەیت. ئێستا گەلێک لەو منداڵەکەم داهاتە هەروەک هاوپۆلانی بەداهاتی مامناوەندی دەستنە پێش. ئەو خانمە و بنەماڵەکەی 15 ساڵ پێش بۆ ئەو شوێنیان گوێستەوە. ئێستا و دەچێتە کاڵج و چەند ڕۆژیش کار دەکات. دەزانی کە کەسێکی تر بێجگە لە بنەماڵێک تۆی بۆ گرنگە و بەڕاستی هانت دەدات کە بتەوێت باشتر بۆ پێش بچوو و بۆ گەهیشتن بە ئامانجی خۆت هەوڵ بدەیت. تێرەز دەڵێت کە پشتیوانی لەلایەن مامۆستایانەوە قوتابیان مسۆگەر دەکات بۆ قوتابخانە خێرا ئامادە بن و لە ژیاندا سەرکەوتوو بن.